بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قوتابیانی عزیز، لە وانەی سێمدا دەمانەوێت باسی وحی بکەین. وحی چییە؟ و کاتێک لە قورئاندا وشەی وحی بەکاردێ بە چەند مانا بەکار هاتووە و دواتریش کەی وحی بۆ پێغەمبەر هات صلی الله عليه وسلم و چۆنیەتی وحی هاتن بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو. بەس سەرەتا دەمەوێ هەمومان بزانین لە قورئاندا کاتێک وشەی و ئەوحا و ئەوحەینامان بینی لە قورئاندا بە چ مانایەک دێ و ئایا لە هەموو ئاەتەکاندا بەیەک مانا دێ و دواتر دەچینە سەر ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن وحی بۆ هاتووە. وشەی وحی لە زمانی عەرەبیدا واتە ئاماژە و ئیشارەتێکی خێرا و سەریع یان گەیاندنی شتێکی شاراوە بە شێوەیەکی خێرا بۆ کەسی بەرامبەر. ئاماژە و ئیشارەتکردن بۆ شتێک بە شێوەیەکی خێرا پێی دەوترێ وحی و هەروەها شتێکی شاراوە ئەگەر بە خێرایی بۆ کەسێک دەرخەی بە هەمان شێوە پێی دەوترێ وحی. لە قورئاندا بەو مانایە کاتی خۆی زەکەریا پێغەمبەر بەکاری هێناوە کە خوای گەورە دەفەرمێت فخرج على قومه من المحراب فأوحى إليهم أن سبحوا بكرة وعشية. ڕۆیشتە دەرێ بۆ لای قەومەکەی کاتێک کە لە نوێژگا و شوێنی نوێژکردندا بوو فأوحى إليهم ئیشارەتی بۆ خەڵکەکە کرد پێی فەرموون ئەن سەبحوا بكرة وعشية تەسبیحات و یادی خوای گەورە بکەن بەیانیان و ئێواران کە زەکەریا یا زەکەریا سەلامی خوای لێبێت کاتی خۆی کە خوای گەورە مژدەی پێدا کە یەحیای دەبێت لە تەمەنێکی پیری و بە ساڵاتچوویدا علامەتی منداڵبوونەکەی ئەوە بوو کە زەکەریا لە قسەکردن بکەوێت و لەو سێ ڕۆژانەدا کە وەک دەڵێ خوای گەورە مژدەی پێدا بوو زەکەریا توانای قسەکردنی نەبوو بە ئیشارەت و ئاماژەی خێرا بە خەڵکەکەی دەگوت خەڵکینە تەسبیحات و یادی خوای گەورە بکەن هەر هەمووتان. ئەوە یەکێکە لە ماناکان و لەواتاکانی وحی کەواتە وشەی وحی پێویستە هەمومان بیزانین یعنی ئیشارەت و ئاماژە لە زمانی عەرەبیدا یان ئاشکراکردنی شتێکی شاراوە بە شێوەیەکی خێرا. بەڵام کاتێک کە سەیری قورئان دەکەین تەبعاً وشەی وحی بە کۆمەڵێک مانا و واتای دیکە بەکارهاتوون کە یەکێکیان یەکەم مانایان بریتیە لە ئیلهام و فێرکردنێکی سروشتی. خوای پەروەردیگار هێندێک لە دروستکراوەکانی هەر کە دروست کردوون لە سروشتی خۆیاندا ڕایهێناون فێری کۆمەڵێک کاری کردوون کە ئەو کۆمەڵە کارانەی کە مرۆڤ یان دروستکراوەکان بە سروشت و غەریزەی خۆیان لەگەڵ دروستبوونیاندا دەیزانن و دەیکەن بەو جۆرەی دەوترێ وحی. وەکو خوای پەروەردیگار لە سوورەتی النەحلدا دەفەرمێت وأوحى ربك إلى النحل أن اتخذي من الجبال بيوتا. خوای پەروەردیگار وحی و نیگای کرد بۆ مێشە هەنگوینە. چۆن وحی بۆ کرد؟ یعنی خوای گەورە مێشە هەنگوینەی وا دروست کرد و وای ڕاهێنا کە هەر کاتێک بەیشکەوت یەکەم ئیشی ئەوە بێ کە لە ناو شاخەکاندا بتوانێت ماڵێک بۆ خۆی دروستکە و هەروەها وەمینە شەجەری و لە ناو درەختەکاندا وەمیما یعرشون و لەو شتانەشی کە مرۆڤ تەبەن بۆیان دروست دەکەن. اینجا پێی فەرموون ثم كلي من كل الثمرات فاسلكي سبل ربك ذللا. پێی فەرموون بخۆن لەو بەروبووم و میوەجاتە پاکانە و ڕێگای پەروەردیگارتان بگرنە بەر بە ملکەچی. اینجا يخرج من بطونها شراب مختلف ألوانه لسكيدا دێتە دەرێ خواردنەوەیەکی بەتام و جۆرا و جۆر کە فیه شفاء للناس کە شیفای تێدایە بۆ خەڵکی. ئەوەی مێشە هەنگوینە یا هەر مەخلوقات و دروستکراوێکی دیکە بە سروشتی خۆی دەیکە ئەوە پێی دەوترێ وحی. وحی بە معنای ئەوەی کە هەر لەگەڵ دروستبوونیدا خوای گەورە فێری کردووە، خوای گەورە ڕایهێناوە کە بەو شێوازە
بژێت و بەو شێوازە مامەڵەکە بۆیە دەبینین مێشە هەنگوینە لەبەرەوەی بەوەحی خوا بەو ئیلهامەی خوا بەو فێرکردنەی خوای پەروەردگار ئیش دەکەن گەورەترین نظام ورترین نظام و یاسا لە نێوان خۆیاندا پەیڕەو دەکەن بۆیەش تەبان دواتر بەرهەمێکی ئەگەر فێڵیان تێدا نەکرێت و فێری فێڵی نەکرێت بەرهەمێکی شیرین و باش و پڕ لە شیفا و چارەسەر دەبەخشن. معنایەکی دیکەی وەحی کە پێویستە بیزانین بریتە لە خستنە دڵ. زۆرێکی دیکەی وەحی خوای پەروەردگار خستوویەتە دڵی هێندێک لە مرۆڤەکانەوە، هێندێک لە مرۆڤەکانی دڵی یەکلایی کردوونەتەوە کە هێندێک لە فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێکەن بێ ئەوەی خوای گەورە قسەی لەگەڵ کردبن یا جیبریلی ناردبێ دڵی هێندێک لە عەبدەکان خوای پەروەردگار جاری وا هەیە وا لێ دەکا کە یەکلا ببنەوە بۆ کارێک و دڵنیاش ببن کە ئەو کارەی کە خۆیانیان لەسەر یەکلا کردوتەوە لەلایەن خواوەیە. وەکو ئەوەی سەبارەت بە مەڕیەمەی خوا دەفەرمێت و ئەوحەینا ئیلا ئومی موسا ببورن مەڕیەمە دایکی موسا و ئەوحەینا ئیلا ئومی موسا ئەن ئەڕضعیه ئێمە وەحی و نیگامان کرد بۆ لای دایکی موسا پێمان گوت جارێ شیر بدە بە موسا کاتێک کە لە دایک دەبێ فإن خفت عليه ئەگەر مەترسی دروست بوو لەسرت فألقيه في اليم بیخە ناو ئاوەکە ئەوجار ولا تخافي مەشترسە ولا تحزنە خەفەتیش مەخۆ إنا رادوه إليك ئێمە موسا دەجێڕینەوە بۆ لای تۆ وجاعلوه من المرسلين دەشیکەین بە پێغەمبەر. دیقەتی دەنێ لێرە وەحی بە معنە دڵ یەکلایکردنەوەیە، بە معنە خەبەر ناردنە خوای پەروەردگار بە جۆرێک لە جۆرەکان کە ئێمە نازانین بۆ ناو دڵی کەسێک دڵی ئەو کەسە یەکلایی دەکاتەوە کە متمانەی تەواوی هەبێ بەوەی کە ئەو ئەمرە لەلایەن خواوە بۆی هاتووە بەبێ ئەوەی جیبریلی دێبێ. دایکی موسای پێغەمبەر نەبووە و هیچ ئیشارەت و ئاماژەیەکیش نییە کە خوای گەورە مەلایکەتی بۆ ناردبن، تەنها دەفەرمێت و ئەو حا لێرە یعنی خستیە دڵیەوە، دڵی دایکی موسای یەکلایی کردەوە کەواتە معنایەکی دیکەی وەحی کە پێویستە ئاگامان لەو معنایانە بێ بریتە لە دڵ یەکلایکردنەوە خستنە ناو دڵ لەلایەن خوای پەروەردگارەوە بە جۆرێک کە کەسەکە بگاتە قەناعەت کە ئەوەی پێی گوتراوە و ئەوەی فەرمانەکەی بۆ ناردووە ئەوەی کە دڵی یەکلای کردوتەوە خوای پەروەردگارە. بۆیە دەبینین دایکی موسا لەگەڵ ئەو هەموو خۆشەویستی بۆ موسای هەیە دوای ئەوەی کە شیری پێدەدا ئامادەیە بیخاتە ناو ئاو بەڵام متمانەی هەیە سیقەی هەیە ناشترسێ و خەفەتیش ناخوا بەو شێوازە. دوایش خوای پەروەردگار تەمان منداڵەکەی بۆ دەجێڕێتەوە و دەشیکا پێغەمبەر. یەکێکی دیکە لە ماناکانی وەحی بریتە لە وەسوەسە و خوتخوتەی شەیطان هێندێک جار خوای پەروەردگار وشەی وەحی بەکار هێناوە بۆ ئەو وەسوەسە و خوتخوتانەی کە شەیطانەکان دەیخەنە دڵی یەکتری یا دەیخەنە دڵی مرۆڤەکانەوە. دیقەتی ئەو ئاەتە دەنخوای گەورە دەفەرمێت وإن الشياطين ليوحون إلى أوليائهم ليجادلوك بێگومان شەیطانەکان وەحی بۆ یەکتر دەکەن. وەحی بۆ یەکتر دەکەن یعنی وەسوەسە و خوتخوتە بۆ دۆست و برادەرەکانی خۆیان دروست دەکەن تا بێن مناقەشە لەگەڵ ئێوەدا بکەن. بۆیە شەیطانەکانیش دەتوانن بە دروستکردنی وەسوەسە و خوتخوتە بۆ کەسی بەرامبەر وەحی یعنی وەک ئەوەی وایە وەحیان بۆ کردبێ بەڵام وەحی لێرە بە معنای ئەوە نییە کە ئەمری خوای پەروەردگاریان گەیاندووە، بە معنای ئەوەی دێ کە وەسوەسە و خوتخوتەی ناخی خۆیان گەیاندووە بە دڵی کەسی بەرامبەرەکان کەسی بەرامبەری وا لێ کردووە کە ئەوەی شەیطان پێی دەڵێ جێبەجێیکا. بۆیە معنای سێهەمی وەحی بریتە لە وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکان کە بۆ یەکتری دروستی دەکەن یا بۆ برادەر و دۆستەکانیان لە ناو ئینسانەکاندا دروستی دەکەن. یەکێکی دیکە لە ماناکانی وەحی بریتە لە ئەمر و فەرمان. ئەمر فەرمان خوای پەروەردگار کاتێک کە باسی وەحی دەکات بۆ مەلائیکەتەکانی بە معنای ئەوەی دێ کە ڕاستەوخۆ خوای گەورە فەرمان بە مەلائیکەتەکان دەکات دەفەرمێت وەئیذ ئەوە جارێ سەبارەت بە مەلائیکەت و فریشتەکان خوای گەورە لە چەند شوێنێک ئیذ یوحی ربک إلی المەلائیکەة ئەنی معەکم خوای پەروەردگار وەحی کرد یعنی فەرمانی کرد بە مەلائیکەتەکان کە بە ئیمانداران بڵن من لەگەڵ ئێوەم فەثەبتوا الذین ئامنوا بۆیە بڕۆن دڵی ئەوانەی ئیمانداران جێگیریکەن لەسەر
خواناسین و لەسەر یەکتاپەرستی. بۆیە وەحی ئەگەر لەگەڵ فریشتە و مەلائیکەتەکان بەکار هات بە معنای فەرمانکردن دێت، یان ئەوەی کە خوای گەورە وەئیذ ئەوحەیت إلى الحەواریین کاتێک وەحیم کرد بۆ حەواریەکان. حەواری طبعاً برادر و نزیکەکانی عیسا بوون. طبعاً برادر و نزیکەکانی عیسا پێغەمبەر نەبوون تا وەحیان بۆ بێ. خوا کە دەفەرمێ وەحیم بۆ کردن یعنی فەرمانم پێکردن، کەواتە وەحی لە قورئاندا وشەی ئەوحەیت یا ئەوحەینە لە قورئاندا کە بەکاردەهێنرێ هێندێک جار بە معنای ئەوەی دێ کە خوا دەفەرمێ فەرمانم کرد، بڕیارم دەرکرد کە ئەو کارە جێبەجێکەن. بۆیە یەکێکی دیکە لە معناکانی وەحی بریتیە لە فەرمانکردن و ئەمرکردن کە هەموو ئەو شێوازانە، هەموو ئەو کەلیمانەی کە وشەی طبعاً وەحین لە قورئاندا کە بەکار هاتوون بە هەموو ئەو معنایانە بەکار هاتوون. بۆیە ئاگامان لێی بێ وشەی وەحی کاتێک کە لە قورئاندا بەکار هاتووە بەو معنایانە بەکار هاتووە ئەوانە دەبێ بنووسن. یەکەم ئیشارەت و ئاماژەی خێرا، ئەوە یەک ئاماژە و ئیشارەتی خێرا. دووهەم دەکرێت بە معنای دەرخستنی شتە شاراوەکان، دەرخستنی شتە شاراوەکان بە شێوەیەکی خێرا. سێهەم ڕاهێنانی سروشت و فیترەتی دروستکراوەکان لەسەر کارێک، ڕاهێنان و سروشتی دروستکراوەکان لەسەر کارێک هەر لەگەڵ دروستبوونیاندا، ئەوەش جۆرێکی دیکەیە لە وەحی. سێم چوارەمیان بریتە لەوەی کە خوای گەورە کارێک بخاتە دڵی کەسی بەرامبەرەوە، ئیلهامێک فەرمانێک بە شێوەیەکی غەیبی و نادیار بخاتە دڵی کەسی بەرامبەر و دڵی بەرامبەرەکەی یەکلایی بکاتەوە. و مانایەکی دیکەی وەحی پێنجەمیان بریتە لە وەسوەسە و خوتخوتە. وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکانیش هەر وشەی وەحی بۆ بەکار هاتووە. معنایەکی شەشەمی بریتە لە فەرمانکردن و ئەمر دەرکردن. بۆیە وەحی لە زمانی عەرەبیدا و لە قورئانی پیرۆزدا کاتێک بەکاردێ دەبێ ئاگامان لێی بێ لە هەر ئایەتەی و لە هەر سوورەتێک بە معنایەک بەکار هاتووە. مەرج نییە لە هەر شوێنێک خوای گەورە فەرمووی و ئەوحەینا و ئەوحەیت و مەبەستی ئەوە بێ کە وەحی و نیگام بۆ پێغەمبەر ناردووە صلی الله عليه وسلم، یا جیبریلم ناردووە بۆ لای محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم. و دەبێ ئاگاداری بین طبعاً ئەوەی کە وەحی بۆ هاتووە تەنها پێغەمبەری ئێمە نییە، هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت بە جۆرێک لە جۆرەکان وەحیان بۆ هاتووە. و ئەمینی وەحیش طبعاً لە بینی پێغەمبەران و بۆ خوای پەروەردگار بریتی بووە لە جیبریل کە خوای گەورە دەفەرمێت ئینا ئەوحەینا ئیلەیکە كما أوحينا إلى نوح والنبيين من بعده وأوحينا إلى إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط وعيسى وأيوب ويونس وسليمان حتى آخر آيات كان كخواي جورد فرمد إيما وحي ونيقامان كردوا بوهمو أو پیغمبرانا كوحي ونيقا كاتك كلقل پیغمبران دا بكار هات بزوري مبز لي أويكا خواي پروردگار بجبريل دا فرمانێکی یان نووسراوێکی یا کتێبێکی ڕەوانە کردووە کە بیگەێنێ بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پێغەمبەرەکە و پێغەمبەرەکەش بیگەێنێ بە شوێن کەوتوانی خۆی. ئەوە وشەی وەحی بوو لە ڕووی زمانەوانی و لە ڕووی بەکارهێنانی لە ناو قورئاندا. بەڵام کاتێک کە ئێمە دەڵێن قورئان وەحی خوای پەروەردگارە، قورئان نیگای خوای پەروەردگارە، ئێمە بە وەحی و نیگای خوای پەروەردگار ئیش دەکەین، پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم بە وەحی قورئانی بۆ هاتووە، ئەو کاتە پێناسەی وەحی جۆرێکی دیکەیە و نەوعێکی دیکەیە دەبێت ئاگامان لێی بێت کە گوتمان وشەی وەحی لە قورئاندا بە چەند مانا بەکار هاتووە. طبعاً هەموو ئەو مانانەی پێشوو دەگرێتەوە کە بریتێ لە ئیشارەتکردن، دەرخستن، ڕاهێنان و فێرکردنی مرۆڤەکە، خستنە دڵ، وەسوەسە و خوتخوتەی شەیطانەکان، فەرمانکردن. بەڵام کاتێک کە دڵێن وەحی بۆ پێغەمبەر هات صلی الله عليه وسلم، پێغەمبەر وەحی بۆ هات، قورئان بە وەحی بێمە گەیشتووە، ئەو کاتە پێناسەی وەحی جۆرێکی دیکەیە کە عولەما دەفەرمون أن يعلم الله تعالى من اصطفاه من عباده كل ما أراد اطلاعه عليه من ألوان الهداية والعلم، ولكن بطريقة سرية خفية غير معتادة للبشر. أو بناسي وحيا کاتێک کە لەگەڵ قورئاندا باسی لێوە دەکەین و قسەی لەسەر دەکەین، ئەوەیە کە خوای پەروەردگار یەکێک لە بەندەکانی خۆی هەڵدەبژێرێت
تا ئاگاداری کاتەوە لە کۆمەڵێک لەو شتانەی کە شاراوەن لە لای خەڵکی، بەڵام خوای پەروەردگار دەیەوێت ئەو کەسە لەو شتە شاراوانە ئاگادار کاتەوە بە شێوەیەکی نهێنی، بە شێوەیەکی تایبەت کە هیچ کەسێکی دیکە هەستی پێنەکات و لێی تێنەگا جگەل لە پێغەمبەرەکە سەلامی خوای لەسەر بێت. ئەن یعلم الله تعالى ئەوەیە خوای پەروەردگار فێریکە من اصطفاه من عباده ئەوەی هەڵی بژاردووە بۆ پێغەمبەرایەتی لە ناو بەندەکانیدا كلما أراد اطلاعه هەرچی بیەوێت کە پێغەمبەرەکەی لێ ئاگادار کاتەوە من ئەلوان الهدایەت لە جۆرەکانی هیدایەت و ڕێنمونی والعلم و جۆرەکانی زانست و زانیاری، بەڵام چۆن؟ ولكن بطريقة سرية خفية بە ڕێگایەکی شاراوە و نهێنی کە ئەو ڕێگا شاراوە و نهێنیە هێندە شاراوە و نهێنیە ئەو شێوازە نیە کە مرۆڤەکان قسەی پێدەکەن و لەگەڵ یەکتریدا هەواڵی پێ دەگەێنن بە یەکتری. کەواتە وەحی کە گوترا وەحی قورئان بە وەحی هاتووە یا قورئان وەحی خوای پەروەردگارە، ئەو کاتە مەبەستمان ئەو زانست و ئەو معلومات و ئەو فەرمان و ئەو ئەمرانە و ئەو نەهیانن و ئەو بەسەرهات و ڕووداوانن کە باسی ڕابردوو و داهاتوو دەکەن، خوای پەروەردگار لە ڕێگای جیبریلەوە گەیاندوونی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام بە شێوەیە گەیاندوونی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هیچ کەسێکی دیکە بەو شێوازە خەبەرەکانی خۆی دەنگ و باسەکانی خۆی ناگەێنێ. شێوەی گەیاندنی خەبەرەکانی خوا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، شێوەی ناردنی فەرمانەکانی خوا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جیبریلدا بە شێوازێکە جیاواز لە شێوازی قسەکردن و گفتوگۆکردنی ئێمە لەگەڵ یەکتری. ئەوە سەرەتایەک لەسەر مانا و واتا و پێناسەی وەحی کە مانا و پێناسەی وەحیمان کرد لە زمانی عەرەبیدا و لە قورئاندا بە کۆمەڵێک معنا بەکار هاتوون، بەڵام کە گوترا ئێمە وەحیمان کردووە بۆ لای محەممەد صلی الله عليه وسلم یا بۆ لای پێغەمبەر، ئەو کاتە پێناسەی ئەو جۆرە وەحیەی بەو شێوازەیە دەڵێن ئەو علم و زانست و زانیاری و فەرمان و نەهیانن کە خوای پەروەردگار بە شێوەیەکی نهێنی و تایبەت ناردوونی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەریش گەیاندوونی بە ئومەتەکان و بە شوێن کەوتوانیان. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.